تا ئێستا لە هەرێمی کوردستان 164,300 ژەمی ڤاکسین هاتووە کە زیاتر لە 100,000 بە هاوڵاتی دراوە و ئێستاش بەرنامەکان بە جۆرە جیاوازەکانی پێکوتە یان ڤاکسین بەردەوامە بەپێی ئەو سیستەمەی کە دانراوە سیستەمی ئۆنلاینە تکا دەکەین هاوڵاتی دەبێت لە ڕێگەی ئۆنلاینەوە خۆی تۆمار بکات و لە ڕێگەی ئەو سیستەمە ئەلکترۆنیەوە کە کەمتر لە دەقەیەک دەوێت بۆ خۆ تۆمارکردن و نۆرەکردن و لە ڕێگەی ئەم سیستەمە بە جێرەی پێشینەوە ئەوانەی کە گرنگە و لە ئەولەویەتن سیستەم وەڵامی دەداتەوە ئامادەکاریمان کردو جۆرێک لە ڤاکسین یان ڤیزە ئەوەی کە پێی دەڵێن جۆرێکی پاسەپۆرتی ڤاکسینە تایبەت کە لەوانەیە لە داهاتوودا بێتە ڕێکارێکی نێودەوڵەتی ئامادەکاری تاوکرای بۆ هەر هاوڵاتێک ژەمەکان وەربگرێ خاوەنی ئەم ناسنامە ئەلکترۆنیە بێ کە بە هەموو دنیادا دەبەزرێتەوە لە ڕێگەی کۆدێکی QR کۆدی پێ دەڵێن.